پرۆژە یاسای هەڵبژاردن لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بەبێ ئامادەبوونی فرەکسیۆنە کوردیەکان پەسەند کرا. چاودێران بۆ هەڵوەستەکردن لەسەر ئەم یاسایە بەسەر دوو بەرەدا دابەش بوون. بەرێک پێی وایە ئەم یاسایە خزمەتێکی زۆر بە پرۆسەی دیموکراسی و نەهێشتنی گەندەڵی دەکات. لە بەرامبەردا ژمارەیەک لە چاودێران دەڵێن یاساکە ژمارەی نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەم دەکاتەوە بەهۆیەوەی کورد لە ناو چاکێشە لەسەرەکان دەنگێکی زۆر لەدەست دەدات کە ئەمە بۆ چوونی پەرلەمانتارێکی کوردی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشە. ئێش لەو خاڵە سلبیانە بەنسبەت هەرێمی کوردستان ئەو قەزانەی کە لە ناوچەدا بڕێنراوەکان هەنا ئەو قەزانە تا ئێستاکە یەکلانە بۆ تۆ سنووریان دیارنیان دەشان و ژمارەی دانیشتوانی ڕەنگە دوایەوە کە دەسەڵاتی کوردی لە کەرکووک و لەندێک شوێن نەما دانیشتوانی عەرەب و تورکمان ئەوانە زیاتر دەبن. ئێمە کۆمەڵێک کورسی لە پارێزگای مووسڵ و لە پارێزگای کەرکووک لە دەست دەین وەکو لایەنە کوردیەکان و هەروەها لەم هەڵبژاردنەدا لیستی حیزبی دەورێشی ئەو تۆی نامێنێ بەڵام ئەو حیزبانێک کە نفوزێکی زۆریان هەیە کاریگەری گەورەیان هەیە ڕێخستنێکی بە قوتیان هەیە ئەوانە دەوریان هەر دەبێت ئەتوانن پشتیوانی کاندیدەکان بکەن. حیزب بچووکەکان دەرفەتیان لە بەردەم کەمتر دەبێت بۆ ئەوی بگەنە پەرلەمانی عێراق. کەواتە ئێمە کۆمەڵێک کورسی وەکو لایەنە کوردستانیەکان لە دەست دەدەین ئەگەر هاتوو کارێکی زۆر بەهێز و بەڕێک و پێک نەکرێت لەلایەن دانیشتوانی کوردی ئەو ناوچانە و ئەو حیزبانێک کە باڵا دەستن لەو سنوورانە دەبێت کارێکی زۆر گەورە و گرنگ بکەن بۆی ئەو کورسیانە بپارێزرێن. لە بەرامبەردا چاودێرێکی سیاسی وای بۆ دەچێت دوای ئەم یاسایە هەژمونی حزب لە نێو پەرلەمان و لەسەر پەرلەمانتاران کەم دەبێتەوە. ئەمە شۆکارێکە بۆ ئەوی پەرلەمانتار نوێنەری ڕاستەقینەی دەنگدەران بێت. زەرەر بە ئیرادەی کورد ناگەێنێت لەبەر ئەوەی چەند خاڵێکی زۆر باشی تێدایە بۆ خەڵکی کوردستان لەوانە هەموو قەزاکان بۆیان نوێنەری تایبەتی خۆیان لەوێ هەبێت کە چەندین ساڵە بۆ نمونە قەزایەکی وەک کەلار یان وەک چەمچەماڵ وە چەندین قەزایتر کە نوێنەری خۆیان لە پەرلەمان نەبینیوەتەوە. ئەمە وەکو لاهێنەیەک هەروەها ڕۆشنبیر و کەسایەتە دیارەکانی هەر قەزایەک لەو قەزایانە دەتوانن بەبێ بربەست خۆیان هەڵبژێرن و دەنگی شارەکەی خۆیان دوور لە ئیرادەی حزب یان سەپێنرا و بەسەریاندا بەدەستبێنن. ئەو برادەرانەی لێکەوتوەتەوە گوایە مادەی 140 ئەکەوێتە مەترسیەوە بە تایبەتی پارێزگای کەرکووک و سنووری ئیدارەی خانەقین بە پێم یاسایە هەریەک لە قەزاکانی مەسەلەن قۆرەت و سعدیە جەلەولا قەرەتەپا ئەو چەند هەزار کەسەی کە لە مادەی 140 لە خانەقین دەنگەدەن هەموو ئەمانە دەتوانن مافی خۆیان بەدەست بێننەوە. یاسای نوێی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە ئەنجومەنی نوێنەران پەسەندی کرد کە لە مادەی 15دا هاتووە بازنەی هەڵبژاردن لە سەراستی قەزا دەبێت بە جۆرێک هەر قەزایەک دانیشتوەکەی بگاتە 100,000 کەس بێت دەتوانێت نوێنەرێکی بنێرێت بۆ پەرلەمان کە ئەمە زۆرترین تێبینی کورد و سوننەی لەسەر و مەترسی دەکرێت لە هەڵبژاردننی داهاتوو کاریگەری لەسەر کورد و بە تایبەت لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەربکەوێت. عیمران ئەمیر کەناڵی یاسمانی پەیام هەولێر.